کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵی داوە لەم کابینە گرنگی زیاتر بە کەرتی گەشت و گوزار بدات لە پێناو بەدەستهێنانی لایەنێکی دیکەی ئابووری ئەوەی بتوانی کوردستان هێڵێکی دیکەی خۆبژێوی دروست بکات. ئەمە خاڵێکی زۆر گرنگە و کاری لەسەرکردیا کەشت و گوزار سەرمایەکی خۆرسکی هەمیشەیە و ئابووری نەبراوە و بێکۆتایە هۆکارێکە بۆ جوانکردنی ژیان و دڵخۆشبوونی مرۆڤیش. بەڵێ یەکێکیشە لە پایەکانی دروستبوونی وڵاتێکی بەهێز ئەبێت تۆ ئابووریەکی بەهێزت هەبێ کە ئابووریەکی بەهێزت هەبێ ئەو کاتە ئەو پایەی کە پێویستە تۆ هەتا جا جۆرەکانی ئابووریش زۆرن. یەکێک لەوەی کە ئابووریەکی بەهێزمان بۆ دروست بکات کەرتی گەشت و گوزارە بەو پێی کە سروشتی کوردستان سروشتێکی زۆر جوانە وەک لە سەرەتای پرۆگرامیش باسم کرد. ئێمە سپاس بخوا هەر چوار وەرزی ساڵمان هەیە وەکو وڵاتانی دیکەنین هەندێک وڵات هەیە تەنیا بەس زستانی زیاترە لە وەرزەکانی دیکە بەڵام ئێمە سپاس بخوا ئەتوانین بڵێن تاکە کەرتەکە خەڵکی لە باگراوند و کولتور و نەریت و ئاین جیاوازەکان کۆ ئەکاتەوە و بەهۆی گەشت و گوزارەوە ئاشتی گەلانیش بەرەو پێشەوە ئەچێت. جا کەرتێکی پڕ لە داهاتە و سەرچاوێکی گرنگی ئابووریە کەرتێکە کە خاوەنی زۆرترین هەلی کاریشە. سبەش ساڵڕۆژی گەشت و گوزاری جیهانیە بۆیە ئەمڕۆ ئێمە قسەی لەسەر دەکەین لەبەرەوەی سبەش بە هەمان شێوە ڕۆژی مەولودی شە لە دایکبوونی پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لەسەر بێ. ئەمڕۆ لەسەر گەشت و گوزار قسە دەکەین. گەشت و گوزار وەک سەرمایەکی هەمیشەی تەوەرێکی سەرەکی بەرنامەی بەیانی 24 دەبێت میوانێکمان لەگەڵ دەبێت قسەی لەگەڵ دەکەین بەڕێز دلێر محەممەد بەڕێوەری گشتی گەشت و گوزاری هەولێر. کاک دلێر بەیانی باش بەخێر هاتی لەوە دەست پێ بکەین. ئێستا گەشت و گوزار باسی هەولێر بکەین با بڵێن لە کوردستان بگشتی لە چ ئاستێکدایە دەتوانین بڵێن ئەم ساڵ باشتر بوو لە ساڵانی ڕابردوو؟ بەڵێ بێگومان بەیانی بینەرانیش باش بێتن کاکە کاردەزانی ئەگەر پێداچوونۆک بکەین بخۆی ئەساسن دانانی فەلسەفەی ئەو ڕۆژە جیهانیانە بۆ ئەوەی کە هەڵسەنگاندن لەو ڕۆژە دروست بکرێ نەکەوەی تەنها ڕۆژێکمان هەبی لە ساڵێک بۆ بابەتێکی دیاریکرا ئەو ڕۆژە ڕۆژی سنتەرە بۆ هەڵسەنگاندن بکەین بزانین خاڵە لاوەزەکانمان لەکوێ خاڵە بەهێزەکانمان لەکوێیە. هەلوی ئەگەر ئێستا باز بکەین لە ماوەی ساڵی ڕابردوو بەهۆی ئەو سەقامگیریەکە لە هەرێمی کوردستان هەیە ئەو هەوڵە بەردەوامانەیە کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پارالێل لە چەندین ئاستی جیاواز دەداتن گەشت و گوزار بە ئاستێکی ستەیبڵ و جێگیر بەرەو پێش دەڕواتن. ڕوئیاکانی جەنابی سەرۆکی حکوومەت بۆ فرە سەرچاوەکردنەکەی داهات لە هەرێمی کوردستان وەکەوەی جەنابیش ئاماژەت پێدا ڕوئیای زۆر ڕوونن ڤیژنی زۆر تەواون زۆر جار ینی پارالێل لە پاڵ زیادکردنی سەرچاوی داهات کار لە بۆ جوارکردنی سروشتی کوردستانیش کراوە. بۆ نمونە لە شاری هەولێر ئەو ساڵ جەنابیان بینیتان کە گرنجێک جار زۆری باکردنەوەی بەنداوی بە سۆڕەدا ئەوەیان لە بۆ ئەمڕۆ خەڵک لەوێ لە دیوێکیان وەکو با بڵێن گرنجدان بەلایەنێکی وەکو سەرچاوی ئاو ئاسایش ئەو تەمەشای دەکاتن لە دیوێکی دیکەی ئەوەیە کە شوێنێکی دیکەی دڵگیر و دڵڕفێن لە هەولێر دروست دەکرێتن کە شوێنێکی گەشتیاری سەرنجڕاکێش دەبێتن. ئێمە هەمومان لە هەولێر بەردەوام گرفتمان هەبوو لەوەی کە بۆچی ئێمە لە هەولێر سەرچاوی ئەومانە کاتێ ئەو بەنداوانە تەواو دەبن کە بەنداوی بەستۆڕەیە بەنداوی گۆمەسپانە هەولێر دەستا ئاستێکی دیکە و لیڤڵێکی دیکە لە بواری گەشت و گوزار. ئەگەر بە داتا پێت بڵێم ئەمە ئێستا لە ماوەی ئەو ساڵە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری هەولێر زیاتر لە 2 میلیۆن گەشتیار ڕویان لە شاری هەولێر کرد. بێگومان ئەو گەشتیارانن کە گەشتیاری کورد نین. جەنابتان دەزانن کە بەپێی یاسای گەشت و گوزار هەر کەسێک 24 کاتژمێر لە شارێک بمێنێتەوە ئەو پێدەگوترێ گەشتیار. بەڵام ئێمە ئەو ئازیزانەی لە دهۆک دێن لە سلێمانی دێن تەنانەت لە چەمچەماڵ و لە کەرکووک و لە کۆمەڵێک شوێنی دیکە لەو شێوەیە دێن ئەمانەمان بە گەشتیار هەژمان نەکردووە. لەگەڵ ئەوەشدا با بڵێن هاتنی گەشتیاران بۆ شاری هەولێر لەسەرەوەی 2 میلیۆن بووە کە بۆ خۆی ئاماژەیەکی دڵخۆشکەرە. ئەگەر گەشت و گوزار وەکو کەرتێک تەمەشا بکەیت دواتر دێمەوە سەری لەگەڵ ئێوە تەماشا دەکەی کاریگەریەکانی گەشت و گوزار فرە چەشنە ئەنی فرە لایەنە یەکێک لەو کاریگەریانەش ئەوەیە کە ئەوی لە پاڵ زیادکردنی سەرچاوی داهات بەگەرخستنی دەستی کارە لە ناگەنجە. پێشەوەی بچینە سەر کاریگەریەکانی ئێستا جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ئەوانی کە سەردانی هەولێر ئەکەن ئەگەر لە 24 کاتژمێر تێپەڕێت ئەو کات ئەمانە بە گەشتیاردانرن ئەگەن ئەوانی دیکە سەردانی کارن هاتوون و ئەگەڕێنەوە ئەوەی کە دروست و تەواوەکەیەتی کامیانە ئێمە هەوڵی ئەوە بدەین لە هەولێر کار بۆ ئەوە بکەین کە گەشتیاری بیانی بێنینە هەولێر یان وا بکەین کە گەشتیاری ناوخۆی کوردستان زیاتر چێژ وەربگرێت و بتوانێت با بڵێن لە هەفتەیەک 3-4 جار سەردان بکات. زانی پارالێل هەروچیان زۆر گرنگن. زانمە
کەرتی گەشت و گوزار وەکو سوفت پاوەر گرنجێک جار زۆریە جەناب باسی ئاشتیگەلانت کرد لە دەستپێکدا سوفت پاوەر و هێزی نەرم ئەمە زۆر پێویستمان پێ ئەمە لە هەرێمی کوردستان بە قۆناغێکی دژواردا تێپەڕین ئەو قۆناغا کە زیاتر ئێمە لە چەندین ساڵە خەبات تێکۆشانمان بکردە قورسە ئێمە ئەوڕۆ بتوانین لە دنیای دەرەوە بڵێن ئەمە هەرێمی کوردستانمان هەیە ئەو هەرێمی کوردستانە ئامنە لەنەوە عێراقێکی فرەکێشە و فرە جەنگ و عێراقێکی پاشماوەی جەنگی داعش و ئەوانە بۆیە ئەمە پێویستمان بووە کە هەم گەشتیار بینن هەمیش ئەو سەردانی کەرانی کە جەنابەت ئاماژە پێ بدەیت بۆ نمونە چێشتخانە و کافتێریا و ئەو شوێنانەی کە تایبەتن بە کەرتی گەشت و گوزاریێرە کاتی سەردانی کەرێکیش دێ دەڕوا لە چێشتخانەیەک گنان دەخواتن دەمویست ئەوتان پێ بڵم بۆ نمونە ئێمە دەڕۆین ژەمێک گنان دەخۆین لە چێشتخانەیەک ئەگەر بە ساری خۆمان بڕۆین بێگومانەوە سوتەمانی بنزین سەرف دەکەین ئەگەر بە تەکسی بڕۆین خاوەن تەکسی سوودمان دەبێتن کاتی دەڕۆین لە ژوورە کارمەندی لێە خاوەنی لێە سکیوریتی لێە کاتیدا ئەو خواردن دەکەین سەوزەی لێ خیاری لێ تەماتەی لێ برنجی لێ گۆشتی تەماشا بکە لێک ژەم خواردن چەند لایانی جیاجیا سوودمەند دەبن بەیەکەوە ئەو پێ دەگوترێت کەرتی گەشت و گوزار تەماشا بکە ئەو پارەی کە ئاڵوگۆڕی پێ دەکرێتن دەستا و دەستی پێ دەکەیت لە کەرتی گەشت و گوزار دەچێتە چه ئاستەکی باڵا هەر بۆیە جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان لە کابینەی نوێمدا زۆر بە قورسی لە گەرنجی ئەو بابەتە دەگەیشتیە لەوەی خەڵک زۆر جار با بڵێن لێکدانەوەی هەڵە بۆ زیادکردنی سەرچاوەکانی داهات بکاتن بەوەی کە بەداخەوە دەڵم ئەمە لە کارتی گەشت و گوزار زۆر جار قوربانی ئەو میدیا سیاسین کە بەردەوام لە ساڵ 12 مانگ و لە هەفتەی 7 ڕۆژ خەریکی ئۆپۆزیسیۆن بوونی لە زیاتی ئۆپۆزیسیۆن بوونی حکوومەت ئۆپۆزیسیۆن بوونی نیشتیمانەوە زۆر جار ئەو هەوڵە کاریگەری نێرینیش لەسەر ئەمە دروست کردیە دەمێ بێمە سەر ئەوەی کە ئەو ڕوئیای جەنابیان ڕوئیا چێندە نیشتیمانیە کاتێ دانێ ئۆپۆزیسیۆن لە بۆ کابینەی نوێیەم ئەگەن لە خوێن نەما بوونێتە ئۆپۆزیسیۆن نیشتیمان کاتێ هاوڵاتی ڕاستەوخۆ بەنا ڕاستەوخۆ سوودمەند دەبێت دەتوانیتن لە بازاڕی کاردا ئەو تەماتە و خیارە و سەوزەی کە چاندوێتی لە 24 کاتژمێر لە تولەش کاتژمێر ساغی بکاتەوە ئەوان چۆن دەبێت لە گرنگی بەهای ئەو شتە تێنەگەن ئەو جەنابیانە باشتر لەو حاڵەتە تێدەگا هەر بۆیش بەڕاستی یەکێکە لەو کەسانێک هەم لە نەخشە ڕێگا هەم لە پاڵپشتیکردنی قورسیش بەردەوام ینی ئێمە خۆمان پێمان وایە هێشتا لاوازین لە تیمەکە و دەبوو باشتر خۆمان ئەمە زۆر باش کاگلێر لە عێراق تەنانەت لە وڵاتانی دەوروبەریش هەندێک شوێنی هەیە پاژماوەیەکی ئاینیان هەیە پاشخانێکی ئاینیان هەیە وەکو شوێنێکی گەشتیاری سوودی لێبیدراوە خەڵکێکی زۆر سەردانی دەکات لە هەرێمی کوردستان با بنۆکو گەشتیاری ئاینی لە هەرێمی کوردستان ئێمە ئەومان نییە لە بەدیلی ئەو لە بەرامبەر ئەودا کوردستان چی هەیە بۆی بتوانێت سەرنجی گەشتیاران ڕابچێشن بێن سەردانی هەرێمی کوردستان مەکەین دەتوانین گرنگی زیاتر بەچی بدەین ببێتە هۆکارێک لەوەی زۆرترین گەشتیار بێنین بۆ کوردستان کاکەگار ئەمە لە هەرێمی کوردستان وەکو پێکاتەوە مقاومەت پێکاتێک جارێک جار باڵامان هەیە ئەگەر باس لە گەشتیاری ئاینی بکەین کە جەنابەت ئاماژەت پێدا بۆ نەبەیانی مەولودە ئەگەر دەرفەتان هەبوو ئەنە خۆ لە ڕێگای کامێرەکانی کوردستان 24 بێگومان بەیانی دەیبینن هەولێر چ خڕۆشانێکدا ڕووداتن ئەوانە گەشتیاری ئاینین خەڵکێک هەیە لە دەروی هەولێر دێتن بۆ ئەوەی ببینی مەولود لە شاری سوڵتان مزەفەر چۆن بەرەوە دەچێتن ئەگەر تۆزێک لە هەولێر دەربچین بۆ نەبچینە شەقڵاوە با بڵێن پەرزگای وسوڕەحمان یان پیاوچاکە وسوڕەحمان کە مسلمانەکان پێدرن وسوڕەحمان مەسیحیەکان پێدەن ڕەبان بۆیە شوێنێکی مشتەرەکی خەڵکی مسلمان و خەڵکی مەسیحیە گەشتیارێکی جار زۆر لە دوورە دەست لە بۆی دێتن ئەگەر ئەولاتر بۆن دەبینین لالشە هەرێمی کوردستان دەوڵەمەندە بەبوونی کۆمەڵێک پێکاتە مقاومەتی ئاینی زۆر باش بێگومان کۆمەڵێک گۆڕی پیاوچاک پێغەمبەرەکان کە دردوخۆیان لەسەر بێتن ئەوانە زۆر زۆر توانیتیان پێکاتی گەشتیاری بەهێز بکەن دەمەوێت بڵێم ئێستا ئەگەر گەشتیارێک لە وڵاتێکی ئەوروپی دانیشت بیت ئەو چەند خولەکەی مەقسەد تێدا دەکەین ئەگەر ئەو باگراوندەی کوردستان 24 ببینی بێگومان دەلای ڕوون دەبێتەوە کە هەرێمی کوردستان و شاری هەولێری وڵاتێکی سەوز وڵاتێکی با بڵێن گەشاوە و ڕووناک هیدی ئەوانە هەموو هۆکار و پاڵنەری زۆر باشن بۆ ئەوی بێن لە پاڵ گەشتیاری ئاینی بێگومان دەتوانین قسە لەسەر گەشتیاری شوێنەواری بکەین دەتوانین قسە لەسەر گەشتیاری تەندروستی بکەین ئێستا کۆمەڵە خەڵک هەیە لەوانەیە لاتان سیر بێتن کۆمەڵە خەڵک هەیە لە شارەکانی عێراق ناوەڕاست خواری عێراق بەس بۆ سنتەرە جوانکاریەکان دێنە ناو شاری هەولێر ئێوانە دێن شەو لە هۆتێل دەمێنەوە ئەوانە هەمویان گەشت و با بڵێن لە کەرتی گەشتیاریدا پێیان دەگوترێت گەشتیاری تەندروستی ئەگەر ئەولاتر بڕۆین دەبینن کە لە گەشتیاری کشتتوکاڵ تەنانەت لە گەشت و گوزاری ڕەش گەشت و گوزاری ڕەش ئەمە وڵاتێکی پڕ لە نەهامەتین کاتی ئێمە دەڕۆینە پارکی سامی عەبدوڕەحمان دەبینیت مۆنومنتێکی لێ بە ناوی چەندین شەهید لەوێ لە بۆ ئێمە کە چەندین جار دەیبینین ئاسایی بێ بەڵام گەشتیارێک کە دێ لە بەرامبەر
مۆنومنتی ئەو هەموو شەهیدە ڕادوەستێ دەبینیتن ئەو وڵاتە چی بەسەردا هاتیە ئەگەر دەڕواتە هەڵابجە دەبینی چی میاباران کراوە وانە هەموو لە چوارچەوەی گەشتوگوزار دەپیان دەگوترێت گەشتوگوزاری ڕەش بۆیە هەرێمی کوردستان بەڕاستی فرە پێ کاتێ لە بۆ گەشتوگوزار بێگومان گەشتوگوزارێکی چوار وەرزشمان هەیە باشە کاک لێربا من ئەزمونێکی خۆم باس بکەم کە پرۆگرامی ئەزمموی کوردستان پێشکەشە کرد کۆمەڵێ میوانمان ئەهات لە شارەکانی خواروو ناوەڕاستی عراق تەنانەت لە دەرەوەی عراقیش یەکێک لە میوانەکان زۆر قسێکی سەرنجڕاکێشی کردە ناو پرۆگرامەکەوتم چ شتێک ئەمڕۆ سەرنجی ڕاکێشای وتیەوە سەرنجی ڕاکێشام کە دام و دەستگا حکوومیەکان بە تایبەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ئەتوانین بە ئاسایی بە ئۆتۆمبیل بەلایە تێپەڕین و بیناکانی ئەبینین ئێمە لە بەغا ناتوانین شتەمانیە هەمووی کۆنکرێتە ئەمێ بڵێن تا چەندە ئەوەش گرنگە کە ئێمە لە هەرێمی کوردستان کەش و هەوایەکی ئەوەنە ئەمن و ئاسایشمان هەیە کە گەشتیارێک دێت یەکسەر سەرنجە خاتە سەر بابەتێکی یاوە هەمە چەنە لە گەشت و گوزارە زانی لە ئێستا لە دنیا دەرەوە یەک لەو سەبجێکتانێک کە زۆر گرنگی پێدەدرێت ئاسایشی گەشتیارە گەشتیار کەسێکە بۆ خۆشگوزارانی دێتە وڵاتێکی دیکە نایەوێت سەرکەشی بە ژیانی خۆی بکە بۆیە ئەو شوێنانە هەڵدەبژێنێت کە ئاسایش و ئەمانەتیدا بەرقەرارە لە هەرێمی کوردستان پاڵەوانانی ئاسایش ئەوانن کە پێویستیان بەردەوام پێویستیان بە میدالیاکە لە سنگیان بدرێ ئێمە بینیمە ئەو پاڵەوانانە لە دژوارترین خۆناغەکانی ئەو وڵاتە چەندیان لەسەر دەستانە خزمەتی وڵاتی خۆیان کرد کاکە دەوڵەتێکی پرچەکی وەکو داعش زۆر نزیک بوو لێمان بەڵام ئەو پاڵەوانانە لێ نەگەڕان خەڵک لەناو ماڵەکەی خۆیدا بە ئارامیەکەی لێ تێک بچێتن لێ نەگەڕان کە ئەو مەترسیانی لە نزیک هەولێر و لە نزیک دهۆک و لە نزیک کەرکووک هەبوو کاریگەری نەرێنی لەسەر ژیانی خەڵک دروست بکاتن بۆیە ئەو لایەنە لایەنێک جار گرنگە بێگومان ڕەگ و ڕیشەی ئەو ئیشە بۆ ئەنجومەنی ئاسایش بە قوڵی دەگەڕێتەوە کە بەخۆی بە هەموو پێکاتە جیاوازەکان بەردەوام لە هەمی ئەوەدا بوونە لە خەمی ئەوەدا بوونە کە ئەو لایەنە بەڕاستی بەستەی بڵۆ بە بەرقەرار بمێنێتەوە چونکە گرنگیەکە لەلای ئەوانە ئەوان تێدەگەن کە هەر دەرچەیەکی با بڵێن خراپ لەلایەنی ئەمنی ڕووداتن بە داوای لێبوردنەک چارەسەر ناکرێت بۆیە ئەوان گیان لە سەردەستانە بینیومانە بۆ نمونە کاتێ هێچ کراتە سەر ئاسایی شەولێر بینیمان کە ئەو پاڵەوانانە چیان کرد لە ڕوبەڕووبوونەوەی ئەو تیرۆریستانە لەوەی خەڵک پێی وابێ ئەو حاڵەتێکی ئاساییە و ئەرکەوتنا ئەو معجزەیە چونکە چەند کیلۆمەترێک ئەولاتر بڕۆین دەبینین لە مووسڵ لە بەغدا لە بەرچێت لەو کاتەدا ئەوە ڕووی نەدا بەڵام نا ئەوانەی لێرن معجزە ئاسا پاڵەوانە نهاتینە دەست زۆر باشە کاک دلێر زۆر جار هەرێمی کوردستان وەکو وڵاتێکی وەکو با بڵێن هەرێمێکی تەعەسوبی وەکو نەتەوەیەکی تەعەسوبی و دەمارگیر پێناسەی بۆ دەکرێت بە هەموو شێوازێک هەوڵ دەدێ کوردەکان ناشرین بکرێن هەرێمی کوردستان لە کەدار بکرێت تا چەند ئێمە لە هەرێمی کوردستان هەوڵمان داوت جگە لە بەهێزکردنی لایەنە ئابوووریەکە کە گەشتیار ڕادەکەشین کاتێک گەشتیاریش دێ ئەوەیان پێ نیشان بدەین کە هەرێمی کوردستان ئەو شێوازەنیە کە ئەوان بیری لێ دەکەنەوە فرە پێکاتەیە فرە نەتەوەیە فرە کەلتورە وڵاتێکی ئامین و سەقامگیرە تا چەند لە ڕووە سیاسەکە کار لەسەر ئەوە کراوە ئەم دیوە نیشانی وڵاتانی جیهان بدرێت بەڵێ کاکەکارە من لە دەستپێکدا ئاماژەم بەوەدا کە گەشت و گوزار وەکو سۆفت پاوەر وەکو هێزی نەرم مامەڵای لەگەڵ دەکرێتن لە ئاسی دنیا زانی ئەو با بڵێن بیرێکە لە ئێمە دروست بووە سەرچاوەکە لەوەی سەرچاوی گرکە ماڵی بارزان بەتایبەت بە ئێمەیان گوت کە کوردایەتی بکەن تا دەگاتە ئاستی شۆڤینی کورد ملەتێکی شۆڤینی نییە ئێمە قوربانی زۆرماندا بەڵام لە دەرئەنجامی ئەو قوربانیە ئەمە نەگەیشتنە قۆناغێک بڵێن بە ئاراستەی تونندڕۆیی شۆڤینیەتدا بڕۆین نا بەردەوام ئێمە ئەو هاوکەشانەمان پێچەوانە کردەوە جەنابەت پێشکەشکاری وەرزشی هەفتەی ڕابردوو ئەگە سەرێکە لە یاریگای شەید فڕەنس و حەریری بدا بە کە یاریگای لە یاریگای شەید فڕەنس و حەریری یاری قووەی جەویە و سیبەهانی ئێرانی هەبوو عراقی لەگەڵ تیپێکی ئێرانی با بڵێن ئەو دوولایەنە هەردووکیان لە ڕووە سیاسیەوەکە دەڵێم بەشێک لەو بارودۆخە سیاسێکە هەبووە لەوەکو مافی میلەتێک لەگەڵ ئەو دوولایەنە بووە بەڵام بینیمان لە هەردوو لایەندا خەڵک هات بێ ئەوەی کەسپیان بڵێوە لە چێن پێچەوانەوە کە هاتن شارەکەیان بینی و گەڕانەوە تێگەیشتن کە کورد میلەتێکی چەند دڵفراوان و چەند دڵگەورەیە ئەوە پەروەردەی خەڵکی کوردستانە خەڵکی کوردستان خەڵکێک نییە کە باوەڕی بە پەرچەکردار هەبێتن دەزانی ئەوەی لە کوردستان و لەو با بڵێن بەتایبەتی لە هەرێمی کوردستان ڕوویدایە لە وڵاتێکی کە ڕوویدا بە ئەوە نەدەبوو ئەمن زۆر گەشتبین و متەفائلم بەداهاتووی ئەو وڵاتە دەزانی لە وڵاتێکدا کە ئێمە ناچار بوون لە ڕێگەی دەوڵەت فەنگەکانمان مافی خۆمان بەدەستبێنین ئێستا بەشێکی زۆری خەڵکی ئێمە خەڵکێکی ئاشتی خوازە خەڵکی ئێمە بە بەرپرسیارەتی و مامەڵە لەگەڵ میوان دەکاتن ئاستی میوان دۆستی ئەگەر جەنابەت نووسەربی یان لە ڕۆمانێکدا کار بکەیت بڕۆ ببینە
با بڵێن توانەکانی خۆت بەگەڕ بخە بە تەواوی دەبینی میوان دۆستی بۆ نمونە کەسێکت بینیوە بە باڵاکاریدا تێپەڕ بێتن نەڵێ ئەمن میوانداری نەکراوم نابینیەوە کەسێکت بینیوە لە دەرگای ماڵێک دەی شکاکە شار هەیە لەو وڵاتە تا ئێستا هوتێری تێدانە لەبەر ئەوی خەڵکەکە قبوڵی ناکە بەڕاستی هوتێری تێدا دروست بکرێتن محەممەد بەڕێوەری گشتی گەشت و گوزاری هەولێر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونتان.